میوان ئەکرێت میوانەکەتان یان قوربانی بێت یان شارەزا بێت. یەک شوێک میوانتان یان قوربانی یان شارەزایی. پێوە خۆتان ئەو میوانە مەسەڵەن کێ حەزی زۆر بە قسەکردن و وەها ئەو شتانە ئەیکێ زۆر پرسیارەکە. ئەوەی کلێرەیە ناوی چیا بێت؟ ئەوروپی ناوەڕاستنای ڕووبار بێت بەشمان ناوی زاکۆ. کە چوارن بەیدەدی کامێرایان نەبێت. یەکەم پێشکەشکاری فراتە دوو پێشکەشکارمان هەیە. پێشکەشکاری یەکەم ئەم خولەی ئێمە باز لە ڕۆژنامەگەری ژینگەیە ئامادەمانەکا وەکو ڕۆژنامە نووسێکی ژینگەیی ڕێکخراوی ئیکۆلۆژیای ئەکادیمیە بە یارمەتی ڕێکخراوی ڕۆزا لوکسەمبۆرگ لە قی بەیروتیاتی کە بە تەواوی هەڵساون بە ئامادەکردن و پێشکەشکردنی ئەم خولە بۆیە. بەڵێ نزیکەی 20 کەس بەشدارن 5 ڕۆژ ئەخایەنێت ماوەی 9 بۆ 4 پاشنیوەڕۆ. نزیکەی ئەتوانین بڵێن زیاتر لە نیوەی بەشداربەکانمان ژنن بە خۆشحاڵی. بابەتی تیۆری و پراکتیکیمان هەیە لە چوارچێوەی ئامادەکردنی کەسێکە بۆ ڕۆژنامەنووسی ژینگەیی بە شێوەیەکی تیۆری سەرەتا ئاراستەمانەکرێت دواتر بە پراکتیکی ڕاستەوخۆ ئەنجامی نەک ڕاهێنەری ژینگەی ئەبنە ڕۆژنامەنووسێکی ژینگەیی چونکە هەنێکیان ئەزمموی پێشتریانەیە لە بواری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەگەریە و هەنێکشیان سەرەتایانە و بە هیواین کە ژمارەیەکی زۆریان ببنە ڕۆژنامەنووسێکی ئەکادیمی ژینگەیی زۆر باش. زۆر گرنگە لە ئێستا چونکە ئێمە ڕۆژنامەنووسێکی ژینگەییمان نییە کە پسپۆڕ و شارەزا بێ و بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانێک کە لە ڕۆژنامەنووسی ژینگەییە ئەکرێ و بە تایبەت ڕۆژنامەنووسی ژینگەیی ژنمان ئەتوانین بڵین نییە پسپۆڕ بێ بە هیواین لێرە بتوانین ڕۆژنامەنووسی ژینگەیی زۆر باشی ئافرەت بەرهەم بێت. بەڵێ لە ئێستا زۆر گرنگە چونکە کێشە ژینگەیەکانێکێکە لە کێشە جیهانیە زۆر باوەکان و یەکێکە لەو بابەتانێک کە پێویستە لێوردبوونەوەی لێ بکرێن نەک تەنها دەرخستنی کێشەکان و ناساندنی بوارە ژینگەیەکانە بەڵکو ئیکۆلۆژیایی سیاسی ژینگەیی لە ئێستاچیە و چ دەرەنجامێکیە بێ لەسەر هەموو جیهان و هەرێمی کوردستان بە تایبەتی. ژینگەی کوردستان توانین بڵین هەموو کێشە ژینگەیەکانی ئێستاتیا بەدی ئەکرێ بەڵام زۆر بەزەقی پیسبوونی هەوا بەدی ئەکرێ لەگەڵ پیسبوونی ئاو کە بە شێوازێکی زۆر هەڕەمەکی ئەم پیسبوونە ئەبینێ دەرەنجامەکەی ئەبینرێ لە هەرێمی کوردستانە. هیوادارین و واش ئەخوازین کە بتوانین چارەسەرە بنەڕەتیەکان بدۆزینەوە بۆ ئەم کێشە ژینگەیانە. برا الشباب يا باشا إذا جارة ولا حاجة الشمال يحصل يعني موجودة. ئێمە لەم ڕاهێنانە 5 ڕۆژەدا بە شێوازێکی زۆر چڕ و پڕ بە شێوەی هەم تیۆری هەم پراکتیکی هەم عملی کردداری ئێمە تێگەشتین لەوەی کە ڕۆژنامە نووسێکی ژینگەی ڕۆژنامەوانێکی ژینگەی پێویستە چۆن مامەڵە بکات لەگەڵ بارودۆخە ژینگەیەکانە و لە لایەنە کردارەکانەوە چۆن مامەڵە بکات چۆن بتوانێت بچێتە مەدانەوە بچێتە ئەو جێگایانی کە کارەساتە ژینگەیەکانی تێدا ڕوودا بتوانێت دیمەنی زۆر گرنگ بێنێتەوە لەگەڵ خۆی بۆ دەستگاکەی و بتوانێت راپۆرتی زۆر گرنگ و کاریگەر لەگەڵ خۆی بێنێتەوە. لە هەمان کاتە ئێمە لە ڕووە تیۆریەکەوە لە ڕووە فکریەکەەوە ئەخلاقی ڕۆژنامەنووسێکی ژینگەی پێویستە لە ناو مەدانەکەیان چۆن بێت چونکە ئێمە دوجار بەر کۆمەڵێک خەڵک ئەکەوین بەر کۆمەڵە زیندەوەر ئەکەوین لە ژینگەیەکە ئەوانیش مافی ژیانیان هەیە ئەوانیش ڕۆحل ئێمە لە هەموو ئەم لایەنانەوە زۆر بە چڕوپڕی لە ماوەی 5 ڕۆژە زانیاری تێر و تەسەلمانوەگرێت. ئێمە جیاواز لە ئەو راپۆرتە ڕۆژنامەوانی کە لە دەستگاکانی دیکەی بینین ئێمە لێرە لەم خولەدا فێری ئەوە کراین کە ڕووکەشانە سەیری دیمەنەکان نەکەی تەنها فڕێدانی زبڵێک نییە و ژینگە ئەو جێگەی پیس بوو بێت و تەنها ئەوە بگوازینەوە بەس ئێمە لە ڕەحەندە جیاوازەکانی کارەساتەکانەوە فێر کراین کە ڕووماڵ بکەین فێر بکراین کە بە دوواداچوون بکەین چونکە بۆ نمونە کە درەختێک لە جێگەیەک تا دەبڕێتەوە یان بەشێک لە زبڵ لە جێگەیەکە فڕێ دەدرێت تەنها فرەدانەکانی هاوڵاتێک فڕی دابێت ئەمە بەرپرسیارەتی لایانی پەیوەندیداری لە پشتەوەیەکە لە پشت ئەم بابەتەوەیە لە هەمان کاتیشە ئەم فڕێدانی زبڵەیان بڕینەوەی ئەم درەختە هۆکارە بۆ
هۆکارە بۆ نەخۆشی بڵاو بوونەوەی نەخۆشی وە کارەساتی ژینگەی لەو جێگایە ئەخۆقێنێ وە ئێمە ئەوەی کە دیقەتیشمانداوە لە راپۆرتەکانی دەستگاکانی دیکەیدا ئەوەی کە تا ئێستا بینیمانە نەچوونەتە قوڵایی بابەتەکەەوە ئەو دەستەی کە لە پشتی ڕوودانی کارەساتەکانەوەی و ئەمڕۆ ئێمە لە ڕۆژی کۆتاییە بە شێوازێکی مەدانی هاتوونێتە ناو گوندێکەوە کە بەڕاستی پێشتر ئەم خولە نەبووە من ئەم گوندەم نابینی 3 کیلۆمەتر لە ناوجەرگەی سلێمانیەوە دوورە ئێمە لە ڕێگەم خلۆپی ئاشنا بووین لێرە هەر ماڵێک لەم گوندا ئەدوێنی هەر کەسێک خانمێک مناڵەگە دوێنی معاناتی خۆی هەیە سەیرەکەی چیرۆکی خۆی هەیە چیرۆکەکانی بەداخەوە هەمویان تراژیدین بۆتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تیاندا و حتا چیرۆک هەیە کە خەڵکتیایدا گیانی لەدەستداوە بەهۆی ئەو کارەساتە ژینگەی لە منتیقای هەیە بەهۆی بوونی ئەو کارگانی کە لەم جێگانە دانراون بەهۆی بڵاوکردنەوە ڕشتنی ئەو قیرە ڕەش و ئەو ڕۆنە ڕەشەی کە ڕۆژانە لە چواردەوری ئەم گوندانە ئەڕێژرێت و بەشێکی بەرپرسیارەتی ئەم کارەساتە ژینگەیە بەردەسەڵات و لایەنی پەیوەندیدارەکەیە کە بەرپرسی ئەم شاران بەڕاستی ئەیش بۆ